بۆ هاوکاریشمان دنیا عادل چەند سوودێکی ڤیتامین سیمان پێڵێت و بەیەکەوە بینەریە بین. سڵاتان لە بێدنیا عادلم لە تەندروستی بیانی 24 لەگەڵتانم. ئەزانین ڤیتامین سی چییە؟ ڤیتامین سی لە ئاو هەڵوەشاوێ و لە شیش بەپی پێویست کۆی ناکاتەوە. بۆ پاراستنی ئاستی پێویست لە ڤیتامین سی پێویستە خەڵک خواردنێک بخۆن کە هەموو ڕۆژێک تێیدایە. جەستە پێویستی بە ڤیتامین سی هەیە بۆ کردارە جۆرا و جۆرەکان، یارمەتی لەش دەدات بۆ بەرهەمێنانی کۆلاجین. ئێل کارنتین و هەندێک گواستنەوەی دەمار وەک ئەنتی ئۆکسیدانت بەکاردێت، یارمەتی لابردنی ئەو مادە نەخوازراوانە دەدات کە بە جۆری ئۆکسیدیتیڤی کاردانەوە ناسراوە ROS لە جەستەدا، یارمەتی لەش دەدات ئاسنی پێویست وەربگرێت، سیستەمی بەرگری بەهێز دەکات، بۆ باشترکردنی ساڕژبوونەوەی برین بەکاردێت. چالاکی دژە ئۆکسیدی ڤیتامین سی لەوانەیە یارمەتی کەمکردنەوەی هەوکردن بدات و مەترسی پەرەسەندنی هەلومەرجی جۆرا و جۆر کەم بکاتەوە. لەوانە هەندێک لە خانە ژەرپەنجەییەکان جەستا پێویستی بۆ ڤیتامین سی هەیە بۆ بەرهەمێنانی کۆلاجین، ئەمە پێکاتە سەرەکیەکەی شانی گرێدانە و لە سەدای 1 بۆ 2 شانی ماسوولکە پێک دێنێت. کۆلاجین پێکاتێکی زیندوی ڕیشاڵیە لە ئێسک و کڕکراگە و بەستەر و ڕێخۆڵە و ژێی ماسوولکە و پێزدا هەیە. کەڤین ڤیتامین سی لە لەشدا ئەبێتە هۆی بارێکی نەخوازراوی وەک کەم خوێن بەربوونی پووک و زیان گەیاندن بە ددانەکان و هەڵاوسانی جونگە و هەستکردن بە ماندوێتی. ڤیتامین سی یارمەتی دەرە بۆ نەخۆشیەکانی دڵ و ئەو کەسانی بەرزی پستانی خوێنیان هەیە. هەروەها ڤیتامین سی هۆکارێکە بۆ ئەوەی نیشانی پیری لەسەر ڕوخسار دەرنەکەوێت. پیسبوونی هەوا کاریگەریەکی خراپی هەیە بۆ تەندروستی مرۆڤ، هەر بۆیە وەرگرتنی ڤیتامین سی و ئی وەک دژە ئۆکسان یارمەتی کەمکردنەوەی نیشانەکانی تەنگە نەفەسی و نەخۆشی درێژخایەنی هەوکردنی بۆریەکانی هەوا دەدات. بە سوودا بۆ هەڵامەت و کار ئەکات بۆ پاراستنی چاو لە نەخۆشیەکان. لە هەمان کادا بۆ ئەو کەسانی جگەرە دەکێشن پێویستە بەردەوام ڕەچاوی بەکارهێنانی ڤیتامین سی بکەن بۆ کەمکردنەوەی زیانگەیاندن. ڤیتامین سی بە سوودا بۆ میمۆری مێشک و وەبیرهاتنەوە. سەرچاوەکانی ڤیتامین سی وەک لە تەماتە و پەتاتە و سپێناغ و کێوی و بیبەری سوور و سەوزدا هەیە. هەر تەندروست بن.